لە بەنزیخانەیەکی هەولێر هەم بەنزین تێدەکەی هەم ئۆتۆمبیلەکەتە شۆی هەم سەر و پرچی خۆشت بە یەک جار هەمووی لە کۆڵەکەیتەوە و چاکی دەکەی لەلایەکی تریشەوە ماوەیە کە مردنی جۆراوجۆر و لە ناکاو زیادی کردووەمانە چەناوەڵێکی دیکەم بۆ ئێناون سڵاوتان لێبێت هەموو پیاوێک حەز دەکات لەگەڵ شوشتنی ئۆتۆمبیلەکەی سەر و ڕیشی خۆشی چاک بکات و قاتەکەشی ئوتوب بکات هەر بۆیە لە شاری هەولێر بەنزیخانەیەکی نوێ بە بیرۆکەیەکی جیاواز کراوەتەوە کە ئامانجی کاتگەڕاندنەوەیە بۆ ئەو پیاوانەی بەهۆی سەرقاڵیەوە فریان ناکەون لەم بەنزیخانەیە لە کاتێکدا چاوەڕێی شوشتن و خاوێنکردنەوەی ئۆتۆمبیلەکەت دەکەیت دەتوانیت لەسەر کورسی حەلاقی دانیشیت و قژ و ڕیشت چاک بکەیت و سەرتاشێکیش کە ئەزمموی 20 ساڵی هەیە مەساجی قژ و ڕیشت بۆ دەکات بارزان سلێمان خاوەنی پرۆژەکەیە قسەی بۆ 1964 کردووە دەڵێت پرۆژەکە لەگەڵ پێویستی پیاوان دەگونجێت و پێکەوە لە یەک کاتدا بەنزین دەکەینە ئۆتۆمبیلەکان و ئۆتۆمبیلەکەشیان بۆ دەشۆین و قژ و ڕیش و پشتەمنیشیان بۆ چاک دەکەین جا چەند ڕۆژێکە باسی بەنزیخانەیە ئەمڕۆ لە سوۆسیال میدیا دەنگ و باسێکە بوو گوایە پارەدان لە بەنزیخانەکانی هەولێر دەبێت بە ئەلکترۆنی وەک زۆرێک لە وڵاتانی دنیا خەڵک دەچن خۆیان بەنزینەکە تێدەکەن و بە کارت پارەدن بەڵام پامنێری 1964 سۆراغی کرد و دەرکەوت هیچ گۆڕانکاریەک لە ئارادان نییە و هەر بە کاش پارە دەدرێت. ئەمڕۆ کڕۆزاکەی هونەرمەند عیرفانی وەستا محەممەد کۆچی دوایی کرد وەک خۆشی دەڵێت دوو جار جەرگم سوتاوە. پامنێری 1964 لە سلێمانی بۆ سەرخۆشی چووە پرسەکە لەوێ عیرفانی وەستا محەممەد قسەی بۆ کرد و وتی کوڕەزاکەم تووشی سکچون و ڕشانەوە بووە هەر ئەوەش بۆتە هۆکاری گیان لە دەستدانی واروان کوڕی کوڕەکەی عیرفانە دایک و باوکی 9 ساڵە چاوەڕێ بوون هەتا خوا ئەم منداڵی پێدان بەڵام لە تەمەنی 5 مانگیدا کۆچی دوایی کرد عیرفانی وەستا محەممەد زۆر دڵ بە ئازار بوو بە دڵی پڕ و چاوی پڕفرمێسکەوە وتی دوو جار جەرگم سووتە کوڕەزاکەم مرد کە چاویشم بە باوکی دەکەوێت وێران دەبوو. ڕۆژ بە ڕۆژ مردنە نامۆکان لە کوردستان زیاد دەبن لە ماوەکانی ڕابردوو چەند حاڵەتێکی مردن هەبوو کە دوای هەفتەیەک پێیان زانراوە ئەوەش دوای ئەوەی بۆنی تەرمەکە بە گەڕێکدا بڵاو دەبووەوە بەڵام حاڵەتەکەی ئەمڕۆی سلێمانی تەواو جیاواز بوو چونکە کەسێک لە ناو ئۆتۆمبیلەکەیدا مردووە و دوای 2 بۆ 3 ڕۆژ پێی زانراوە. بەیانی ئەمڕۆ شەممە لە قەراق شەقامی سەرەکی نێوان پارکی ئازادی و کانیەسکان تەرمێک لە ناو ئۆتۆمبیلێکدا دۆزرایەوە کە بۆنی جەستەی دەوروبەری شەقامەکەی داپۆشی بوو. بەرپرسی فریاکەوتنی خێرای سلێمانی بە 1964 وت 2 بۆ 3 ڕۆژ دەبێت تەرمەکە لە ناو ئۆتۆمبیلەکەدایە و لەوێدا مردووە. پامنێری 1964 زانیاری ئەوەی لە پۆلیس دەستکەوتووە کە ئۆتۆمبیلەکە ژمارەکەی بەغدایە و کەسەکەش بەرنەتەوە عەرەبە. ماوەیەک بووە لا یەکێک لە هۆتێلەکانی نزیک لە ڕووداوەکە ماوەتەوە هەر بۆیە پۆلیس بە گومانەوە لە مردنەکە دەڕوانێت و دەستی کردووە بە لێکۆڵینەوە. ژیانی ئەمڕۆم دەفرۆشم بۆ کڕینی نانی سبەی ئەم کۆپ لە گۆرانی نەجمەدینی غوڵامی پڕ بە پێستی ئەم وەزعی بێ موچەی و بێ بازاڕیەیە چونکە زۆرینەی کاسبکاران و ڕەشدەران تەواوی ڕۆژەکەیان لەو گەرما تااقەت پڕوکێنە کار دەکەن بۆ پەیداکردنی پارویەکنان بەڵام ڕەنگە زۆربەی خەڵکی ئاگایان لەوە نەبێت دەستکەوتنی ئەو پاروەنانە لە قورگی شێردایە. ئەحمەد شەمزینی پامنێری 1964 لە پاڵ کاری میدیایی ئەزمموی کارێکی ناڕەحەتی کرد و بۆ ماوەی 10 کاتژمێر بەم گەرمایە کۆڵان بە کۆڵان و شەقام بە شەقام گەڕا و قوتووی ناو زبڵی شەقامەکانی کۆ دەکردەوە. ئەم کارە بۆ ئەحمەد جیاواز بوو بۆنی ناخۆشی زبڵ و فرێدانی شوشە هەراسانی کردبوو وەک خۆی دەڵێت تا ڕۆژێک نەچیتە جێگای ئەو خەڵکانە لە زەحمەتی کارەکە تێناگەیت. شەمزین لە کۆتایی ڕۆژەکە و دوای 10 کاتژمێر کارکردن توانی 86 قوتو کۆ بکاتەوە و 1500 دینار پەیدا بکات. سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 1964 بابەتی کەم ئاویە لە سلێمانی. ئەمڕۆ 1964 دیسانەوە سۆراغی کەماوی کرد لە سلێمانی دەرکەوتووە کە لە 170 سەرچاوی ئاوی سەرچنار کە سەرچاوی ئاوی هەموو گڕەکەکانی سلێمانیە کەمی کردووە لە ئێستادا بەڕێوەبەری ئاویش لە سلێمانی دەڵێت ئێستا کەمێک پێدانی ئاو کەمی کردووە جاران 3 ڕۆژ جارێک ئاو دەدرا بە ماڵان ئێستا بووە بە 4 ڕۆژ جارێک چونکە سەرچاوی کانیاوی ئاوی سلێمانی وشکی کردووە بەختیارتایی بەڕێوەبەری ئاوی سلێمانیە ئەو لەو هۆکارانەی کۆڵیەوە کە ینی باسی کردکە بۆتە هۆی کەم ئاوی لە سلێمانیا یەک لەوانە ئەوەیە کە لە 170
سەرچاوی ئاوی سەرچنار کەمی کردووە. باسی لەوەش کرد هەر خێزانێکی 5 کەسی 1 مەتر سێجا ئاوی پێویستە لە سلێمانیا، بۆیە ئەو بڕێ زۆرە و ئێستا ناتوانن دابینی بکەین. بەڕێبەری ئاو دڵخۆشە بەوەی کە خەڵک هۆشیارن لە ئێستادا، ینی کەمتر ئاو خەرجەکەن بەهۆیەوەی دەزانن ئاو داوێتی لە کەمی، بەڵام هێشتا داوا لە هاوڵاتیان دەکا بەردەرگا کەمتر بشۆن یاخود هەر نەیشۆن، ئۆتۆمبیل لە ماڵەوە نەشۆن، یان کۆمەڵێک خەرجی و زیادە خەرجکردنی ئاو هەیە وازی لێبێن چکە کەوتونەتە واقعەکەوە کە ئاو لە سلێمانی کەمی کردووە. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی شات بۆ هەموو لایەک.